ئەو کاتە و باش ئەو زانیاریانە بۆ ئەو کوردانەی دانیشتووی فنلاندن سەبارەت بە بارودۆخی کۆرۆنا ئەوڕۆ سەرۆکوەزیران لەگەڵ وەزیرەکانی دیکە هەندێک بڕیاریان دەرکردن لە 19 خاڵدا ئەو بڕیارانە پێک هاتبوون، بەڵام من هەوڵ دەدەم کورتکراوەیەکیان بڵێم، ناتوانم هەر 19 خاڵیان باس بکەم، بەڵام شەرحی هەندێک خاڵی گرنگ کە بۆ ژیانی مە پێویستن بیانزانین. لە ڕۆژی چوارشەممەیڕا ئەو بڕیارانە جێبەجێ دەکرێن لە چوارشەممەیڕا کە دەبێتە 18 مانگی سێ هەتا 13 مانگی چوار ئەوانە ینی مافی یاساییان هەیە و بڕیارانە و دەبێت جێبەجێ بکرێن. لە 13 چوارڕا ئیدی ئەو بڕیارانە هەمویان هەڵدەوەشێن. لە چوارشەممەیڕا بۆ دواوە لە 18 مانگ بە دواوە هەموو مەکتەب و قوتابخانە و زانکۆ و ئەو شوێنانەی کە فێرکردنیان لێ دەکرێت تەحتیل دەبن. تەنیا باخچەی ساوایان مەهدی کودەک یان کودەکستان ئاوەڵا دەبن. ئەوانەش زۆرتر بۆیە کە خەڵک ئەو دایک و بابانە بەشی زۆریان لە نەخۆشخانەکان کار دەکەن و پێویستە منداڵەکانیان لە شوێنێکی دابین بکرێن و پەروەردە بکرێن و ڕابگیرێن، بۆیە ئەوان ئاسایی درێژە بە چالاکی خۆیان دەدەن. ئەو منداڵانەی کە دەستنە قوتابخانەی تایبەت، ئەو منداڵانەی کە هەندێک نەخۆشی تایبەتیان هەیە یان هەندێک فێرکردنی تایبەت مەدرسەی تایبەت دەچن، ئەوانیش دەتوانن درێژە بە خوێندنیان بدەن، مەدرسەی ئەوانیش ئاوەڵا دەبێ. و ئەو دایک و بابانەی کە منداڵی مەدرسەیان هەیە بەڵام بخۆیان لە شوێنی حساسی دەوڵەتیدا حکوومەتیدا کار دەکەن، وەکو نەخۆشخانە یان هێزی پۆلیس و یان هێزی بەرگری و ئەو هێزە حساسانی کۆمەڵگای، ئەگەر منداڵی تەمەنی سەرەوەی باخچەی ساوایانیان هەیە و تەمەنی مەدرسیان هەیە، ئەگەر منداڵەکان لە تەمەنی لە پۆلی 1 هەتا 3 بێ مەدرسە بۆ وانیش کراوەیە بەس بۆ ئەو دایک و بابانەی کە تایبەت لە هەندێک بەشی حساسی کۆمەڵگایدا کار دەکەن. دەناوەچیدی بۆ خەڵکی عادی هەموو قوتابخانە و زانکۆ هەموو شوێنە فێرکاریەکان تەحتیل دەبن. حکوومەت کۆبوونەوەی سەرەوەی دەنەفەری یان نزیک دەنەفەری مەمنوع کرد، بەڵام داوا لە خەڵک دەکات تەنانەت ئەوە لەباری یاسایە و مەمنوع کراوە، بەڵام تەنانەت 2 نەفەریش دەڵێ ئەمە داوا دەکەین لە بەنزینخانەیەکی لە بازارێکی لە مارکێتێکی لە جێگایەکی 2 نەفەریش پێکەوە ڕانەوەستن بۆی کە ئەو مەترسی بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسی کەم بێتەوە. موزەخانەکان، شوێنی مەلەی کتێبخانەکان، هەموو شوێنانی وەرزشی و شوێنە گشتەکانی کە پێویستە دادەخرێن. سەردانی خانەی پیران مەمنوع دەکرێت، خانەی بە ساڵات چوان و ساڵمەندان نابێ سەردانیان بکەین بۆ لەبەر گواستنەوەی و نەخۆشی. سەردانی نەخۆشخانەکان قەدەغە دەکرێت مەگەرەوەی کە منداڵێک دایک و بابێک منداڵەکەی لەوێ لەژێر چاودێریدا بێ یان کەسێک دایک و بابی پیری هەبێ لە نەخۆشخانە بۆ ماوەیەکی زۆر لەژێر چاودێری پزیشکیدا بێ دەتوانێت بە ئیجازەی وان سەردانی بکە، یان ئەگەر ژنێکی دووجیان منداڵی دەبێ تەنیا مێردەکەی دەتوانێت دەگەڵی بچێتە نەخۆشخانە. دەنا کەسی دیمافیەوەی نییە سەردانی نەخۆشخانە یان نەخۆشان بکات. کەسانی سەرەوەی 70 ساڵ پەیوەندی کۆمەلگایان ئەو دەو نزیک 1 مانگەیدا لێ مەمنوع دەکرێت پەیوەندی لەگەڵ خەڵکی دەبێ پەیوەندیەکانیان داببڕن، بە جوورێک لە جوورەکان لە قەرەنتینەی ماڵە خۆیان دابن یان ئەو شوێنەی کە لێی بەخێو دەکرێن. تەنیا 3 چینی کۆمەلگای کە سەرەوەی 70 ساڵن ئیزنیوانەیە پەیوەندیان لەگەڵ کۆمەلگای هەبێت. ئەویش چێنە؟ یەکەم پارلەمانتارەکانن، دووهەم ئەو کەسانن کە لە ئەنجومەنی شارەوانی یان شوڕای شاردان، سێهەم ئەو کەسانی کە لە ئاستی باڵای حکوومەتیدا وەکو وەزارەتوانەدا کاری باڵیان هەیە وەکو وەزیرەکان و سەرۆک وەزیران و ئەوانە دەتوانن پەیوەندی کۆمەڵایەتی عادیان هەبێتن. ئەوە هیندی تا ڕادەیەک دەبێت ئەو ماوەی نزیک 1 مانگی پەیوەندیان لەگەڵ خەڵکی نەبێ، ئەوەش بۆ بەرژەوەندی و قازانجی پاراستنی ژیانی ئەوانە. نەخۆشیە سادە و نەخۆشیە چووکەکان چارەسەریان دووە دەکرێت، زۆرتر نەخۆشیە مەترسیدارەکان یاوە عملیاتانی کە زۆر پێویستن دەکرێن. تێستی کۆرۆنای قرارە زیاد بکرێت، بودجەیەکی 5 میلیاردی دابین کراوە
بۆ ئەو پرۆسەی و ڕەنگە یەکێک لە بەشەکانیشەوە بێت تستی کۆرۆنا زۆرتر بکڕن بۆی کە ئەو ئیمکانی تێستکردنی زۆرتر هەبێت و هەروەها لەو بودجەیدا لەو بودجە 5 میلیاردیدا یارمەتی کەسانی خاوەن شەریکە و شەریکانی فنلاندی دەدرێت ڕەنگە و دوکاندارە کوردانەی کە دوکانیشان هەیە ئەمن بە بۆچوونی خۆم پێم وایە هەندێک یارمەتی لەباری ماڵیاتی و بازوشتیان ڕەنگە پێ بکرێت بۆی کە دەزان شاریان زۆر بۆ دێ بەڵام بەرحاڵ بودجەیەک دابین کراوە جا ئەمن لەو بەشەیدا شارەزای نییە چۆن یارمەتیان دەکرێت بەڵام یارمەتی هەموو شەریکەکان دەکرێت بە جوورێک لە جوورەکان چۆن فشاریان بوو لەسرە دەوڵەت دەڵێ دەتوانی پێش هاتوچۆی کەسانێک بگرین کە بزانین مەترسیدارن بۆ خۆیان یا بۆ کۆمەڵگای کەوا بوو لە حاڵەتی ئاساییدا خەڵک ئازادە بۆ هەر شوێنێک دەچێ و هاتوێ بکە بەڵام ئەگە کەسێک کە بزان مەترسیدارە دەوڵەت پێش پێ دەگرێ و ناهێڵێ هاتوێ ئاسایی هەبێت بە زووترین کات سنوورەکانی فنلاند دادەخرێن هاتوچۆ مەمنوع دەبێ تەنیا ئەو هاوڵاتیان فنلاندیانی کە لە دەروی وڵاتن ئیجازان هەیە بگەڕێنەوە ئەو وڵاتی هیچ کەسی وڵاتێکی دیهەقی نییە بێتە فەنلاندێ و ئەو کەسانش کە لە سەفەرن دەبێت بە زووترین کات بێنەوە ئەگەر تاریان وژیر بکە بەڵام کە هاتنەوە دەبێت ماوەی 2 هەفتان حتمما لە قەرەنتینی ماڵە خۆیان دابن دوایش لەگەڵ خاوەنکارەکان پێک بێن کە بە شێوەیەک بچنە سەرکاری بەڵام 2 هەفتان نابێت لە ماڵەوە دەرکەون سنوورەکان کە دادەخرێن بەو مانایە کە سەفەر بۆ دەرەوەی وڵات مەمنوع دەکرێت هەتا 13 مانگی 4 کەوابوو دەبێت بیر لە سەفەر نەکەینەوە بە هیچ شێوەیەک سەفەرکردن بۆ دەرەوەی وڵات مەمنوع دەکرێت مەگەر بە هۆکارێکی زۆر تایبەت کە ڕەنگە هۆکارە هیچی ژیانی ئێمە نەگرێتەوە ڕەنگە هۆکارەکە سیاسی یان زۆر پزیشکی و گرنگ بێیان ئەو کەسانی کە لە باری وەرزشیەوە قارەمان وانە ڕەنگە شتێکی ئەوا لەو جۆرەی دەنا هۆکاری دیکە قبول ناکرێ سنوور کە دادەخرێ هەموو هاتوچێک ڕادەژیرێ بەڵام تەنیا هاتوچێ شتومەکی خواردن و ئەو ئەشیا و ئامرازانەی کە پێویستن بۆی کە بارودۆخی ئابووری وڵاتی ڕانەوەستێ دەنا هەموو شتێک قەدەغە دەکرێ و ئەوە کۆمەڵێک لە شتەکان بوون کە بە کورتی باسم کردن بەڵام ژیان ئەوەندە ناخۆش نابێت کە ئەمە بیری لێ دەکەینەوە ئەو یاسانە بۆی کە ئەو نەخۆشیە بڵاو نەبێتەوە دەوڵەت دەڵێ ئەو نەخۆشی بۆ منداڵان خەتەرێکی ئەو توێی نییە تەنیا بۆ 2 چینی کۆمەڵگای بۆ 2 قشری جامعی خەتەرە یەکەم پیرانی سەرەوەی 70 ساڵ دووهەم کەسانی کە نەخۆشی بەشی هەناسە و گۆریەکانی هەناسە کێشان و یان سیپەلاک و ئانان هەبێ دەڵێ ئەوانە یان ئاسم یان ئەو نەخۆشیانەی کە ریسکی تێداچوونیان بەو نەخۆشەی زۆرترە ئەو کەسانە زۆر دەمەترسیدان دەنا خەڵکانی عادی ئێمەمانان خەتەرێکیوە ینی هەڕەشەمان لێ ناکات بۆیەش تا ئێستا قوتابخانەکانیان دانەخستون دەڵێ خەتەری بۆ منداڵان نەبوو کە ئێستاش دای دەخەن دەیانەوێت منداڵ بڵاوی نەکەنەوە ینی منداڵێک بۆ بابە گەورەی بەرەیان بۆ جیرانەکەی کە پیاوێکی پیرە منداڵەکە بۆی بگوازێتەوە دەست لە جێگایەکی بدا ئەو نەخۆشیە بڵاو بێتەوە بۆیە دەڵێن هاتچۆکان سنووردار دەکەن بەڵام هەر کەسێک دەتوانێت لەگەڵ هاوسەرەکەی سەردانێکی بازاریش بکە سەردانی مارکێت بکە دەرمانێکی هەیە بچێ بیکڕێ ئەوانە دەتوانن وەلی دەڵێ لەگەڵ خەڵکی غێری بنە ماڵی خۆت لە دەرێ لە خۆڕایی ڕامەوەستی بەبێ هۆکارێک بچی ڕاوەستی پیاسی بکە یا میوانی داوەتکەی هاوڕەکانمان وەک کوردەواری هاوڕێ میوان و شتمان دێ دەوڵەت داوا دەکات کە ئەو میوانی و سەردان و شتانە هەموو ڕابژێن تەنان دەگە میوانەکەن یەک نەفەرش بێ هەوڵ بدەین میوانداری ویان سەردانی یەک نەکەین هەتا بۆمان بکرێ بۆی کە بەرگری لە نەخۆشیەکەی بکەین دەناوەشی ژیان دەچێتە پێشێ و حکوومەتی فنلاند سەرۆکوەزیران کوتی دوای نزیک بە وابزانم 80 ساڵ دوای شەڕی لەگەڵ رووسیای ئاخرین شەڕی کە لەگەڵ رووسیای کردوێتی یەکەم جارە لە بارودۆخێکی ئەوەدا توش دەبێ و مەجبورن یاسای نائاسایی دەرکەن یاسایە کە هەندێک بڕیاری نائاسایی لە وڵات دەردەکرێ و دەبێت جێبەجێش بکرێن ئەو یاسای زۆرتر کاتی شەڕ بەکاردەهێنرێ یان کاتێک کە ڕووداوێکی سروشتی ئەوەی دێتە پێشێ هیوادارین فنلاند و کوردستان و هەم وڵاتانی دنیا بەزووی لەو قەیرانەی ڕزگار بوون لە داهاتووشدا ئەگەر خەبەرێکە بێم لەبەرەوەی کە لەبەر دەستم ناتوانم بینووسم ئەخبارەکان هەوڵ دەدەم
بۆ ئەو کەسانی کە فەنلاندی نازان دەزانم کەسانی زۆر لە میشارەزاتر هەنە کە فەنلاندی دەزان وەلی ئەو کەسانی کە ڕەنگە فەنلاندی نەزانن یان توانای یان تااقەتی وە دواکەوتنی ئەخباریان نەبێ بوانم وەرجێڕاوە بابەتانە و هەڵ دەدەم لە داهاتووشدا بابەتی تازەتان پێڕابگەێن کاتێکی خۆش.